ساڵێک بەسەر هێرشە خوێناویەکانی سەرهەفتەنامەی کاریکاتێری تەنزامێزی فەڕەنسی شارلی ئەبدۆدا تێدەپەڕێت. هێرشەکە لە 7 کانونی دووەمی ساڵی ڕابردوو لەلایەن دوو برا بەناوەکانی شەریف و سەعید کواشیەوە ئەنجام دران لەو کاتەدا کە دەستەی نووسەران و بەڕێوەبەرانی ڕۆژنامەکە لە کۆبوونەوە دابوون. هەر بۆیە زۆرترین قوربانی لێکەوتەوە. هەر لە دوای هێرشەکە فرانسوا ئۆڵاند سەرۆک کۆماری فەڕەنسا و سەرۆکی شارەوانی پاریس و وەزیری ناوخۆ و چەند گەورە بەرپرسێکی فەڕەنسا دەست بەجێ چوونە شوێنی ڕووداوەکە و بەڵێنی لێکۆڵینەوەی خێرایاندا و هاوخەمیان بۆ کەسوکاری قوربانیەکان دەربڕی. 3 ڕۆژ دواتر لە 11 کانونی دووەمی 2015دا گەورەترین خۆپیشاندان لە مێژووی فەڕەنسادا بە ئامادەبوونی سەرۆکی فەڕەنسا و زیاتر لە 44 سەرۆک و سەرۆکوەزیرانی وڵاتانی جیهان بۆ پشتگیری هەفتەنامەکە لە پاریسی پایتەختی فەڕەنسادا ئەنجامدرا. پۆلیسی شاری پاریس ئەو کات ڕایگەیاند کەوا نزیکەی 3,700,000 کەس بەشداری ئەو خۆپیشاندانەیان کردووە. مەرید ئێستێفانۆس کە یەکێکە لە ڕۆژنامە فرۆشەکانی نزیک نووسینگەی شارلی ئەبدۆ بەم جۆرە باسی لە بیرەوەریەکانی ئەو ڕۆژەی کرد. ئەو ڕۆژەم باش لە بیرە کە گەڕێکەکەمان شڵەژا و گوتیان چەند چەکجارێک هێرشیان کردوتە سەر هەفتەنامەی شارلی ئەبدۆ. پۆلیس لە هەموو لایەکەوە هاتن و بە خێرایی بەرەو نووسینگەی هەفتەنامەکە چوون. خەڵک داهاتن و دەیان پرسی چی ڕوویداوە. ئەو ڕۆژە پاریس لە دۆخێکی نائاساییدا بوو. پێشتر گۆڤارەکە ناوی ئاراکیری بوو کە یەکەم ژمارەی لە سپتەمبەری ساڵی 1960 و دوا ژمارەی لە ساڵی 1985 بڵاوکرایەوە. بەڵام بە تۆمەتی سوکایەتیکردن بە مردنی سەرۆکی پێشووتری ئەو کاتی فەڕەنسا شارل دوگۆل لەلایەن دادگاوە داخرا. دوای هەفتەنامەی شارلی ئەبدۆ جێی هاراکیری گرتەوە. لە ساڵی 2006 کە بۆ یەکەمین جار هەفتەنامەکە چەند کاریکاتێرێکی پێغەمبەری ئیسلامی بڵاو کردەوە ڕایانگەیاند چەند جارێکە ڕەشیان لێکراوە. لە ساڵی 2011 نووسینگەکان لەلایەن چەند کەسێکی نەناسراوە و سوتێنران، بەڵام هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتەوە. ناوەرۆکی هەفتەنامەکە ڕەخنەگرتنە لە پرسە جیاوازەکانی کۆمەلگای فەڕەنسی بە کاریکاتێر و زمانی تەنزامێز کە زیاتر خۆی لە ڕەخنەگرتن لە ئاینەکانی کریستیانیزم، ئیسلام و یەهودی و تەنانەت سیاسەت و فەرهەنگی گشتی وڵاتی فەڕەنسادا دەبینێتەوە. شارلی ئەبدۆ هەفتەنامەیەکی 16 لاپەڕەیی کاریکاتێری تەنزامێزە. ڕۆژانی چوارشەممە بە تیراژی 250,000 دانە بڵاو دەبێتەوە. هەرچەندە لە هێرشە خوێناویەکانی 7 کانونی دووەمی ساڵی ڕابردوو ڕۆژنامەی شارلی ئەبدۆ 8 لە ڕۆژنامەوانە هەرە بەناوبانگەکانی لەدەستدا. بەڵام بەڕێوەبەرانی ڕۆژنامەکە ڕای دەگەێنن کە ئەوان بەردەوام دەبن لە کارەکانیان و بە هیچ شێوەیەک ناگەڕێنەوە دواوە. هەڵگورد سەمەد، NRT، پاریس.